ئەمەش هەندێک زانیاری لەسەر فستق لەسەر سوودەکانی زۆر بە سوودە باشیش بەردەڵەگرن نوۆشی گیانە بە تۆش خۆش بوو ئەی نوۆشی گیانە بێت جا بێگومان ها ئەو جۆرە باشەکانی ئەوەی کە هەم قەبارەی گەورەیە هەم با بڵێن دەم بە پێکەنینە ئەوەی کە لە هەر ئەم وڵاتانی لای خۆشمانەوە پێی ئەڵێن ئەوەنەی تر پێم وا بێ ئیتر واکە چێژ وەربگرێت لە خواردنی چاڕاستەکەەوە سەرکۆ نەشی گیانی بێگە تەقەتەقتان بسەر خەریکی فستقشکانە جا بۆی کە لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین فستق لە لای خۆمان پەرە پێبین لە بواری کشت و کاڵە جوتیارەکانی ئەمە باخدارەکانی ئەمە بتوانن کار لەسەر ئەمڕۆوەکە بکەن چۆن ژینگەکەی بۆ لەبار بکەن پێویستی بەچی هەیە ئەمە بابەتێک ئێمە گفتگۆکردن لەسەری بە هەمان شۆکە پێشترێژ ئاماژەمان بۆ کرد بەجێ هێڵین بۆ خاتونی بەڕێز شەونم مەحموود کە بەڕێزیان ئەندازیاری کشت و کاڵن شەونم خانم سڵاوی لێبێ زۆر بەخێر بێ زۆر سپاس هەر با لەمەوە دەست پێ بکەین کە فستق لە چ ژینگێک لە چ کەش و هەوایەک ئەتوانرێت بڕوێنرێت بە پێشەکی من سپاسی ئێوە بکەم لە ڕۆژی جیهانی فستق ئامۆزوعەتان دەرکان فستقێکێکە لەو بەرهەمانەی کە خۆمان پێڵێن بستە زۆر غەدری لێکراوە ناوبانگێکی وای نییە زانیاری زۆر کەم لەسرە جوتیارەکانمان زۆر ئاشنای نین لەبەرەوەی بزانن کە ئەم دارە پێی ئەوترێ ئەم درەختە ئەم بەرهەمە بۆ خاکی بێپیت و بەرهەمی زۆر گران بەها کیلۆیە فستق لە $8 دەست پێەکە بۆ ئەگاتە $10 یعنی ئەگەر دارێک عمری 8 ساڵ بێ 6 کیلۆ ئەیات بەڵام تا ئەگاتە ئەوە تەمەنێکی زۆری ئەوێ سەبرێکی ئەوێ تەحملێکی ئەوێ زانیاریەکی ئەوێ لە جوتیارێک ئەوە نەفەسیان درێژ بێ بتوانن تەحملکەن دوای 7 ساڵ اینجا دوای ئەزانێ ئەم بەرهەمی هەیە چەپکێک گوڵەگرێ و اینجا تۆزێک دوای اینجا بەرەبەرە زیاکە بەس کە گەشتە ئینتاج و بەرهەمی کرد ئەتر هەتا وەکو 200 ساڵ بەپێی خزمەتەکە نامرێت یعنی بەردەوام مەڕوە بەس ئێمە تۆزێک جوتیارمان و زانیاری خۆمان تۆزێک کەمە خەڵک ناتوانێت ئەو ماوەیە چاوەڕێ ناکە خزمەتیشی زۆر نییە لە گڵی فەقیرە زۆر ئەژی لە گڵی کلسا ئەژی لە گڵی کلسی زۆر بێ کێشین یا حتا 6 بۆ 50 بێ لە گڵی کە لمی بێ بەڵام یەک کێشەی هەیە گڵێک ئەگەر ئاو لە خۆ بگرێ ڕتوبە کۆکاتەوە ئەبێ بە نەخۆشی کەڕوو لە بۆ ڕێگەکە تەنها کێشی ئەوەیە هەموو جۆرێ گڵێکی بۆ ئەبێ شاخاوی بۆ ئەبێ سەحراوی بۆ ئەبێ بارانی کەمی بۆ ئەبێ لە 200 بۆ 400 تحملەکە میلیمەتر باران لە ساڵێکە زۆر هەمووی ئەبێ بە سەرمایە بۆ ئەم دارە ئێمە کوردستانی ئێمە بڵێ زۆر گونجاوە بۆ بستە هەر زۆر گونجاوانی ئەگەر ئەم شاخانە هەتا کۆتایەکی بە شاخە سەختەکانی شێوە لەگەڵەوەشا تەحملی چیڵین پوینت بە کوردی بڵێن کاتژمێرە زۆ ساردەکان کە ئێستایە وەکو ئێستا فرۆستن بەستن یعنی تەحملی زۆر ئەکات توانێت ساعتی برودانی کاتژمێرە ساردەکان لە 600 بۆ 1300 تحملەکە ینی ئەوە زۆر معقولە توانێت بەهاری وەکو ئێمە سەجاری وایە درێژەکات ئێستا ساردە گوڵ ئەوەرێ ئەو کێشەی نییە هەتا سەرما زۆرتر بێ بۆ ئەو گوڵەکانی باشترە بێ و بەرهەمی جوانتر ئەیا و ناوپوچەکان نامێنێت زۆر باشە ئێستا بینیمان لە راپۆرتەکەی چەند زانیاریەکمان دەستکەوت کە هەندێک لە وڵاتانەی کە لە بەرهەمهێنان یاکێ لە وڵاتانە ئێرانە بۆ نمونە توانێت بەرهەمێکی باشی فستقی هەبێت تایبەتمەندیەکانی فستق چییە لە چاندنیا بۆ نمونەکە جوتیارێک بیوێت فستقی هەبێت و بتوانێت ساڵانە بەرهەمی لێ هەبێت شوێنێکی گونجاوەکەی چۆنە کەشوهاکەی بێت چۆن بێت خۆتی زەویەکەی خۆمان ئەتوانین لەبارە بۆ فستق بێت چۆن بێت خاتوشە فستق تووشی کۆمەڵێک زروفی سیاسی بوو ماوەیەک ئەم وڵاتانە زلهێزانە بەڕاستی کە زانیان ئینتاجەکەی بەرهەمەکی وا گران بەهایە هەوڵیاننا هەموو زانیاریەکان قۆڕەکەنەوە بەس لە سای تەکنۆلۆژیا و خەڵک کراوەتەوە بە دنیاە و ئەموو ئەتوانی هەموو شتێک بدۆزیتەوە ئێستا خەڵک زانیارێکی داڕادەیەکیە تەنها کێشەی فستق یەکشتە ڕێگەکەی مێخیە یعنی مێخیانی وەکو مێخێکە چتە خواری خوارەوە لەگەڵ پچرا کۆتایی ڕێگەکە لەگەڵ پچرا ئەو دارە فەشە لە هێنێ ئەو کێشەی هەیە نابێت بە شەتڵی بهێنی نابێت یەکێک بە شەتڵ بۆ بێنێ و کۆڵێ پارەی زۆری پێبن ئەبێ ڕاستەوخۆ لە ئەرزی دایکەکە تۆکانی ئەچێنن خۆی چەکەرە ئەکا و خۆی ئەڕواجی خۆیەکاتەوە اینجا دوایی لەویا موتور بیکەن یعنی بە تۆ کەواتە باشتر زۆر سەرکەوتوترە بەڵێ ئەو کێشەیە ئەو یەکەم کێشەی دواکەوتنی وڵاتی ئەمەیە لە بستە ئەمانوی هەمووی بە نەمامی بۆمان بێ
هابێ بێ ڕاستەوخۆ خۆمان بیچێنین لەبەر ڕێگەکەی کە چوە خوارە بە شێنەی ئەچێت جاری وایەتە 30 مەتر ئەمری دارێک 3 ساڵ بێ لەوانێ 6 مەتر بێت چش نەمامێک هەیە 3 ساڵ بێ 6 مەترەکەی لەگەڵ هات بێ زۆر زەحمەتە. بەڵام چەنی ئەوێ خات و شۆرم ینی بۆ نمونە تۆ بە تۆ بیچێنی چەند ساڵی هەتا ئەم دارەمان بەڵێ ئەوەیە نقطە استراتیجیەکەی کە ئەم وڵاتی ئێمە تۆزی ئەو سەبر و نەفەسەمان هەبێ لەبەروی دوایی بەرهەمەکەی زۆر گرانە جا نەکس دوای وەکو قۆخۆ قەیسینێ دوای 20 ساڵ بەرهەمێتر ئەبێ بمرێ و دارێکی کە بڕوێنی ئەمە چێتە 300 ساڵ 400 ساڵ تەمەنی درێژە بەڵێ لە 7 ساڵەوە دەست ئەکا ئینجا گوڵە بینی لە دوای 7 ساڵەوە ئینجا گوڵە بینی والله ئەی هێنە تا 7 ساڵ چاوەڕێکی بەڵام بە 300-400 ساڵ بەربە ئەو دارە ئەو 7 ساڵە هیچ نییە لە چاوی هەتا عمری درێژتر بێ ئینتاجەکەی زۆرە بێ داری وا هەیە لەوە چێ بڵێ مڵی نازانم هەگاتە 100 کیلۆ 100 کیلۆ بەس ئەو کاتە دارەکان کە عمری گەورە بوو بەس کێشێکی کەش هەیە جووت ماڵەیە داری فستق داری نێرە بەجیایە داری مێ بەجیایە ینی ئەوە بێ ڕێک زانیاری تەواوی ئەلمی تەندروستی هەبێ و مهندی زراعی لەگەڵ بیاخی برا داری نێر و میجیایە ئەبێ ئەمە چۆنە بێ دای بنێن میەکان گوڵە میەکان لەسەر دارێکن گوڵە نێرەکان لەسەر دارێکی کەن نەمە بەسم بۆ منە مەودایان چۆن بێت بەڵێ لە سایە شەشی هەموو مەیەک نێرێکی بۆ دائنێن یان ئەتوانین لەدا نۆ بۆ داریمێ یەک دارینێری بۆ دائنین دەنکە هەڵاڵەکان لەسەر دارە نێرەکەن گوڵەکانیش لەسەر دارەمیەکەن کە بەیەکەوە جا کێشێکی کەش هەیە شێوازی خزمەتکردنی داری فستق وا ئەکا جاری وا هەیە شۆکێک دروستە بێ نێرەکە پێش مەیەکە گوڵەکان دوای فریان ناکەوێت دەنکە هەڵاڵەکە بچێت بۆ مەیەکان یا بەعکسەوە ئەبێ بەیەکەوە خزمەتیان کە وەکو چۆن خزمەتی ئەمەت کرد هەمان خزمەت لەعینەن کاتابی یەک سنفن ئەمس یەک سنف بێنێک ئەم سنفێک بێنی دەڕۆژ پێش فستق گوڵ بکات بەیەکەوە گوڵکەن لەبەرەوەی ئیستیفادە لە دەنکە هەڵاڵەکە بکەیت کێشەی واش دروست بوو ئاساییە چەند سنفێکی تر دەنکە هەڵاڵەکان خەزنەکەین لەسەر لاجە یا لە مجەمیدە لە ناقسا بوو ئەوەی بیهێڵینەوە بە زیندوی دەڕۆژی تر مەیەکە ئەگەر گوڵی کرد فترەکەی زۆر کورتە دە ڕۆژ بۆ 20 ڕۆژ 15 ڕۆژ نییە ئەو دارەکانی تر نیە مانگ بە درێژایی مانگ کە دەنکە هەڵاڵک ئەتوانێت بێت و بچێوانە ئەمانە ئەم شتە بچووکانە ئەساسن خۆیم تایبەتمەندی ژواب بزانم لە دارخورماشە هەیە بەڵێ داخورما هەیە لەبێ نزیکیەک بن و بەهۆی هەواوە دەنکە هەڵاڵەکانیان بەڵێ جووت ماڵێ ئەمە چۆن ئەتوانین ئەم جۆرە دارانە جیا بکەینەوە کە بەڕیزبەندی یەکتر بیان نێژین بۆی کە بتوانین بەرهەمێکی باشتر وایە ئەو کەسانەی کە لەم بوارە ئیشەکەن خسی پسپۆر بن جۆرەکانی وڵاتی ئێمە ئەبێ ئەو جۆرانەی کە بێڵێن درێنەکان بە عەرەبی ئەڵێ متەئەخیر درێن لە چی لە گوڵ لەبەرەوەی ئەمها وەزعەکەمان چۆنە بەها فرۆستنمان هەیە بەستنمان هەیە تۆزی ئەچێتە نزیکە مینە نەوەرۆ جاری وا هەیە ئەم بەستنە هەر هەیە لەبەرەوەی ئاکامان لێ بێ گوڵەکە درەن بکرێتەوە جۆرە متەئەخیرەکانەکەینەوە مثل جۆرە متەئەخیرەکانی کە باوە لای ئێمە باتووریە خەڵک زۆری ئەناسێ باتووری هەیە ئاشوریش هەیە ئاشوری ئەو متەئەخیرە زیاتر لە جنوب بەکارێنن یعنی ئێستا گوڵی کردووە خێرا ئیکاتەوە مبەکری پێڵێن بە عەرەبی زوو گوڵەکاتەوە ئەوان ئەو فرۆستنیان نییە وەکو ئێمە ئێستا ئەمە فرۆستنمان هەیە بێ حسابی ئەوە بکەین بۆی گوڵەکان نەیبەستێ و نەتەقێ و استیفادەی لێ بکەین ئەو شتە بچووکانە ئەو ڕێگەمێخیە جووت ماڵەیەکەی لەگەڵ نێرومیەکی ئەوە ئەو سێ خاڵە زۆر گرنگە باشە ئێستا وەکو ئەوەی کە باوترین خواست لەسەرترین جۆری فستق بێت یان جۆرەکانی کامانەیە شەونم خان هەموو جۆرەکانی فستق باوە ئانی بەس بە زیاتر بۆ منە جۆری هەیە بچووکە دەمەکەی داخراوە ئەبێ یەک دنیاش بڵێنی تاکوامە بشکێنی لانێ ئەوە هەر زۆر مارکتینە زەوقی مشتری ینی خەڵک زەوقەکەی چۆنە هەیە حەزەکە داخراوە بێ حەزەکە کراوە بێ حەزەکە دەنکی گەورە بێ حەزەکە دەنکی بچووک بێ حەزەکە نەکراوە بێ لەبەرەوەی بهێنێ دووشی عملیات پرۆسیسینی بەسەرادەیە خۆی بیکاتەوە یان ئیستیفادە لە زەیتەکەی سەلامەترە هیچی پێوە نییە و تا مشتی تامە تایبەتەکەی خۆیەتی وانە بەڵێ هەر پێم وابێ بەکاڵیەکەی لە هەمووی باشترە سەر لای خۆشمان هەیە شەونم خانەوەی کە بەکاڵی ئەیانن لە بازاڕی فرۆشن هەر زۆر باشە بە فەریکی پێ ئەوە باشترە چکە توێکڵەکەی ڕق نەبوو توانین توێکڵەکەشی بخۆی چکە قیمەتی غیزایی بە کوردی بەها خۆراکیەکەی زۆر گران بەهایە فستق یعنی ئەگەر لە 100 غرامە ئەو قاپەلەوە چێ 30 غرام بێ 30 غرام بلەوە 5 غرامی بەس پرۆتین بێوانە یاری ئاسنەکە نەزان 5 غرام پرۆتین چییە 30 غرامی چوریە تاک ئۆکسید ئۆکسیدۆن بەڵێ جابێ ئەمینۆ ئەسیدی زۆر تایە کە لە
گرنگترین ئەمینۆ ئەسیدەکانی ناو فستق جبرلین ئەسیدیکە ناو خوێن تەحویل لەبێ بە نیتریک غازی نیتریک دەمارەکانی خوێنە کاتەوانی نەخۆشی دڵیان هەیە بەبێ ترس هەموو ڕۆژێک بەڕاستی 100 غرام فستق زۆر مهمە. پێم وابێ بۆ شەکرەش باشە کەسێ شەکرەی بەرز بێت بڵێت بە ئەمینۆ ئەسیدەیە کە دەوری هەیەکردنەوەی دەمارەکان کە ئینتاجی غازی نیتریکەکە لە ناو دەمارەکانە فراوانی ئەکا وکوایە ئینسان دایمەن ئۆکسجینێکی گەورە هەڵمژی بەس ئەم خۆی لە ناو ئیشەکە جا فایبەری هەیە ئەنجا ڤیتامین B6 یەکەم سەرچاوی B6 لە ناو پستقە ئەی سیلینیۆم نەمان بیستووە بۆ ئافرەت ئەنتی ئەیجنجە بۆ پێست جوانەکە بۆ هەر ناهێڵە پیربی ئەنتی ئەیجنێک زۆر بەقوتە فستق لە دوای جوالە کاتە دژە پیریشە هەموو ڕۆژە چنگە بخێنە گیرفامە هەموو ڕۆژێ جا ئێمە ئەیبنین ئێستا لە بواری پیشەسازیشە سوودی لێ بینین نەک هەرەوەی کە وەکو چەڕەس خۆشی ئەەکەنیان ئەیکەنە زەرفەوە بۆ نمونە ئەینێرن بۆ وڵاتان بۆ نمونە کەرەی لێ دروستەکەن زبدە بەم شێوانەش هەر بەکاری ئەهێنێ گەر چەرەسێ بکریت ئەگەر چەرەسێکی فرێژ بکڕی و ئەمری کۆن نەبێ هەر ئاوا بپسێنە بە پەنجەت سەیرەکەی وەکو هەویرێکی لێت و دەست چەورە بێ ئەوە ینی نزبەی زەیتی زۆرە بەڵام ئەگە هەروە بکەیت وشک بێ و هەر نەشکی ئەو هەر بیشکێنی وانی هەم ماوەیەکی زۆری پێچووە وشک بوو ئەم زەیتەی لە ناوێتی هینە کات ئەفرێت ینی بێ بە هەوایانی لە ناوچێ بەسە گەر بهێنی تو ئاوا ببینی ئەوە فرێشە تازەیە نزبەی لە سایە لە زۆرترینی ئەگاتە لە سایە سی زەیتی فستق باشە ئێستا بینی بەدەرلەوەی کە ئەمە وەکو خۆی بەکاری بێنی سوودێکی بەهای خۆراکی زۆر باشیە بەڵام لە زۆر بوارە بەکاری هێنن ئێستا ناوکەکەی دەرەکەن لە شیرینی دروستکردن لە کۆمەڵی چێک و نازانم ئیتر ئەمانە بەها خۆراکەکەی مێنێ و کاتە یاخودنا بەڵێ ئەمێنێ چکە خۆی بکوتم تەحملی کۆمەڵی بارودۆخی زۆر خست زەختەکە کوتنەوەی هاڕن و وردیەکەن و ئەم بابەتانی پێکاتی کیمیاوەکەی ناگۆڕێ پێکاتی کیمیاوەکی ناگۆڕێ خۆشی بوتم تەحملی بەرگەی پلەی گەرمی زۆر بەرزەکە ئەچێتە هەنێک جۆری ئەکاتە 45 لە سیستانی شاتاق ناقصدە بەرگە ئەگرێ ینی تۆ ئەگەر ئەو هەموو پرۆسەی بەسەرا هاتووە تەکید بەرگە تا دروستە بێ بەرگی زۆر شتەگرێ بەڵام ئەگەر هات و جۆرەکی تەحملی ناقصدە کەمتری کرد لەواچێ لەویا لە ناو بچێ جۆری فستقێکەوەی ئێرانیە ئەفغانیە ئەمریکیەکان ئەمانە باشترین جۆری فستقن بە تایبەتی ئێرانی بەڕاستی دەرەجێک ئێستا بۆ نمونە لە لای خۆمان گوێزی باشمان هەیە لە خوا بەزیابێ بۆ نمونە لە هەورامانان بەڵام بەداخەوە هەندێک جار ئەبینی نەخۆشی لی ئەیە ڕێژەیەکی زۆر زەرەر بەر جوتیار ئەکەوێ ئەم ڕووەکە چی ئایاوا هەیە نەخۆشیەکی باوی هەبێ بەڵێ ڕۆڵا کێشەی ئەم دارە ئەوەیە ئەمە فەلاحی ئێمە تۆزێ کە پێی ئەڵێ بە هەڵپاچین بکەین بۆ دارەکە تۆزێ ئەزێتی ئەبێەوە ئەزانێ ئەو بەدڵ و بەگیان بەخێوی ئەکا نایەوێ هەڵپاچی بۆ بکە هەڵپاچینێکێکە لەو پرۆسانەی کە ناهێڵێ ئەم پاشماوی گەڵایەکی پێ ئەمێنێ هی ساڵی پار لی ناکاتەوەڵێ یان هێشوویەکی فستقی پێوەی ساڵی پار پوچە لە بە هەر پێوەی بێت کە لەگەڵ لێو نەکردەوە ئەبێ بە خانوویەکی گونجاو بۆ گەشەی هەموو کەڕوەکان هەموو گەرای مێرووەکان لە ناوەیە گەورە ئەبێ گەڵاکەی ساڵی هی ساڵی پار یان ئەگەر ئەو فەرعانەی کە کۆتایەکەی کەوا زۆر تەڕوبڕ بووە لە هاوینە یەک پارچە کەڕووە کە هەڵی ئەباچی تووڕە ئەبیان پێی ناخۆشە هەڵپاچین گرنگترین پرۆسەیە بۆ فستق ئەبێ هەموو ساڵە بکرێت دەوری بۆ لە ناوبردنی وشکەکان ئەم پارچە گەڵاکە و کۆنەکانە بێ هەمویان پاکەیتەوە بە بەردەوامی بە درێژایی ساڵ باشە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت لە لای خۆمان ئەم ڕووەکە بێگومان ئێمە کە ئەڵێن کێشە لە ڕاستیە ئەمە مەرج و پێداویستی بووی کە ئەم ڕووەکە باشتر گەشەکە وەکو هەموو ڕووەکێکی کاتە نابێمە بە چای زەحمەتەوە سیر بکەین شەو نمخان وەکو دوا پرسیاری من لە لای خۆمان ئێمە ئەم هەموو باسمان کرد و تشمان ئاسانی شەخۆ ئێستا 7 ساڵ ڕاستە 10 ساڵ شتێکی وە چارەکە لەسەر و یەک تەمەن تۆ لێی ئەخۆی ئایا گرنگی پێدراوە ڕوێنراوە ئەمەوە بە تایبەت کوێ زۆر باشە بووی
ساڵی 2009 2010 وەزارەتی کشتتوکاو هەڵمەتێکی زۆر جوانی کرد 25 باخی بۆ جوتیاران دروست کرد بە ڕوبەری دەدۆنم وتیان بە ئاشنابن خەڵک بم بەرهەمە جوانە لە هەموو کوردستان گونجاوە لە باکووری بۆ باشووری جەنوبیش گونجاوە بەڵام گڵەیەکی کە لە ئاو خۆی نەگرێ کە ئاوێک نەگرێ نەبێ بە قڕولیدە تەنها ئەوەیە کێشەکی لەبەرەوەی گە ڕتوبیان شیە کۆ بێتەوە لە ڕێگەکەی تووشی هەموو نەخۆشیە کە بێت و بەرگە ناگرێت دۆزی ئەوەی هەیە زۆر بەهێزی شەبەرگەی زۆر نەخۆشی و شتی سەختەگرێت لە بەشی سەرەوەی بەس بۆ ڕێگەکەی نەخێر باشم من ژۆکو دوایین پرسیاریەمەوەکو هاوڵاتیان ئێمە کاڕۆین چەرەس سەکڕین زۆر جارزانین کە چەرەس کۆن بێت هەم بۆ نیەت هەم تامیشی زۆر ناخۆشە بێ بە چی بزانین فستق کۆن بووە بەڵێ فستق لەبەرەوەی ڕۆنی تایە تەزەنوخ ئەکات تەزەنی ڕۆنەکەی نازان بە کوردی چۆنە بە تەزەنوخەکات فترەیەکی هەیە گەر تێپەڕێت ئەو هەوالەی بات طبعاً ئەوەها دوو کیفە کیف یەکەمی دوم ئەکید جێرمی ئەچێتە ناو ئەتر تەغزیەکە لەسەر ئەو ڕووەکە یەکسەر بۆ نییە لەبەرەوە دایمەن بهێنە ئەگەر بەدەست ئاوا بوو بە هەویر ئەو فرێشە چ بەشێکی بوو بە هەویر بەشە ناوکەکەی یعنی بیشتێنین بەڵێ هەراوە بەدەست نەرم بوو ئەو ینی فرێش ئەگەر زۆرە پێچ و ینی تر عمرێکی هەیە ئەوجا بۆن دروستە بێ کەسە ئەمە سەرکۆتۆ ئەمە تۆ هێزە لە من باشترە تاقیب کە بزانە چۆنە ئەمە تۆزێک هەر وابزان ناوکەکەی خۆی ڕق بوو بادانێکبین بەدەست کەشیان هەیە هەر خودی شەونم خانەوە جەنابەت ئەو پشکنینەمان بۆ دووبارە کەرەوە وەنە بام جارشتی بە کواڵیتی بکڕین ئەمە فرێشە ئەبزانین فرێشە ئەوە شکا هاورد بوو بە نا فرێشە بەڵام ئەها زۆر نە هەر دیاریش بەسڕانگەشی ساوزە زۆر نانی هەر هەست بکەی یەکسەر دەستم چەورە بێ کاتە ئەگەر درەنگ شکا بەڵێ ئەوان پێی چوە زۆر زۆر سپاس وای باختار و جوتیارەکانی ئەمە لەمە بەدوای گرنگێکی زیاتری پێ بدەن تۆ زەماندووبوونی هەیە بەڵام لەو سەرەوە قەرەبوویە کات بەڵێ سپاس دەکەین سەرکەوتوبێ